گفتوگۆی زیاتر دەکەین لەبارەی دەستگیرکردنی خۆپشاندەرانەوە کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بە شێوەی جیاواز و وەک دەستەی مافی مرۆڤ باسییان لێوە کردو بە جلوبەرگی مەدەنی و ئۆتۆمبیلی مەدەنیەوە هاوڵاتیان کە بەشدار بوون یاخود ئەوەی نیەتی بەشداریکردنی هەبووە لە خۆپشاندانەکاندا دەستگیر کراون لەگەڵ میوانەکەم نەوزاد بابان ئەندامی ڕێکخراوی بەدیلی کۆمۆنیستی عێراق کە بە شوێکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت کاک نەوزادەم کاتەوە باش سواس بۆ ئامادەبوونی جەنابتان. سەرەتا ئەمەوێت سەرنج و تێبینی ئێوە بزانم لەسەرم دۆخەی کە ئێستا لە هەرێمی کوردستان دروست بووە، ینی لە بەرامبەر بەشداریکردن لە خۆپشاندانە هاوڵاتی دەستگیر دەکرێت. سەرنجی ئێوە چییە؟ زۆر سپاسانەکەم بۆ ئەم دیدارە. دیارەوەی کە ئێمە بە تاریخی 30 ساڵ دەسەڵاتی کوردی بە هەموو شێوازێکە لە بەرامبەر جوابدانەوەی خواستەکانی خەڵک بە قەمح و گرتن و سەرکوت و ئەمانە جوای بیاوەتەوە و ئەمەش جێ چاوەڕوانی بوو کە دەست بۆ کارێکی ئاوا بە بۆیە بەڕاستی ئێمە وەکو ڕێکخراوی بەدیلی کۆمۆنیستی هەمووکو خۆم لە ئەکاونتی فەیسبووکەکەم دەست بەجێ ئێمە ئیدانی ئەو پێشەلکاری ماگە حتا ئەگەر ئێمە نەزەر و شتێکی جیاوازیشمان هەوی بە بۆنم لەسەر خۆپشاندانی ئەم دواییە، بەڵام ناکرێ بەڕاستی هیچ کەسێک لەسەر مواضعێکە لەسەر خواستی مەتالەبەی و ئەمانە کە بێتە سەر جادە دەستگیر بکرێت و ئەمە واقعەتێکە بەڕاستی ئەوەمان پێ دەڵێ کە هیچ شتێک نەماوە بە ناوی یاسا بە ناوی دەستور لە کوردستانە ئەوەی خۆیان دیارەمان پێشلکاری دەستور و یاساکان دەکەن، یعنی تۆ بەبێ هیچ قەراری حاکمێ گەمانە خەڵک دەفڕێن، ئەمە یەکەم جاریان نییە، یعنی سەدان جار خەڵکانی چالاکەوان و خەڵکانێکە لەسەر قوتوانە هاتوونەتە مەیدان لە جاتی جوابدانیان ئەوە بۆ کە بەڕاستی بینیمان کە لە خۆپشاندانەکانی حەڤەی شوبات بە سەدان کەس برینار و کوشتن و ئەوانە هەبوو و تقریبان ئەمە درێژە پێدانێتی لەبەرەوەی ئەم هێزانە هێزێکی لەرزۆکن و لەسەر ئیستیبداد و کوشتن و قەتڵ و عام ئەمانە بەڕاستی خۆیان پێگەی خۆیان هێشتۆ لە کوردستانە. ئەمیش بەڕاستی دەگەڕێتەوە بۆی کە وامان لێ دەکا کە هیچ نەفەسێک لە حرەکە ناڕەزایەتیوینەکان نەمێنێتەوە خەڵک دەست بۆ شتێکی تر بە ئەوەی کە لە سریلان کابینیمان، یعنی دەسەڵات دەبێت هەڵماڵی، یعنی ئەمە وات لێ دەکات هیچ مەجالێک بۆ ئەوە نەیەڵێتەوە کە خەڵک بە شێوازێکی مەدەنی نۆرمال بێتە سەر جادە داوای خواستەکانی بکە و جواب باتەوە، یعنی ئەمە یعنی چی بکەیت تۆ ئێمە دابنیشین کە زیاتر لە دەجیلی ئێمە بێکارە بۆ دابنیشین کە کارەبانیە، دابنیشین کە بەنزین گرانە، دابنیشین کە هەموو شتەکە کاتەکانی کۆمەلگا بە سیستەمی نیولێرالیزم ئێستا بێ بە کەرتی تایبەت و قوربەسەری و نەکبەتی بۆ خەڵک دروست بکات. یعنی ئێمە چاوەڕوانی ئەوە بکەین ئێوە بێن کۆمەڵێک عایلەی ئۆلیگاریشی مشەخۆر 30 ساڵی ڕەبەقە ئەم کۆمەلگایە دەدۆشن، ئێمە قسە نەکەین، ئێوە دەڕۆن 600 کەس ئیمڕۆ دەگرن ئەی چی لەوە دەکەن کە لە سا هەشتای خەڵکی کوردستان دەنگی بە ئێوە نەداوە کە ئێستا هەمووی ناڕازیە لە ماڵەوەیە و کە دڵی لە ئێوە هین بوو، حتا لایەنگران و کەسانێک کە تا دوێنێ قوربانیان داوە بۆ ئەم ئەحزابە فەرهودیانە کە ئێستا لە کوردستانە هەن، دایکی شەهیدە، کچی شەهیدە، برای شەهیدە، بە ئێوە ناڕازیە. من دڵنیاتان دەکەم کە حتا خودی هێزە ئەمنی و دەستگاینەکانیش هەمووی کوڕی هەژار و ئەم خەڵکن، بەڵام ئەوانش باشە کاک نەوزاد، ینی دەستگیرکردنی خۆپشاندەران، ناڕەزایەتی خەڵک، ئەوانەی کە ناڕازین لەم دەسەڵاتە نابێتە ئەوەی کە شکۆی هەرێمی کوردستان لە وڵاتانی دەرەوە پرۆسی دیموکراسی لە هەرێمی کوردستان ناخاتە ژێر پرسیارەوە؟ جات چ شکۆیەک لە کوردستانە ماوە چێخانیایی ئەوەی کە دەبینیت بەڕاستی ئەمانە من دڵنیام ئەمانە کە گڵۆپی سەوزیشیان بۆ هەڵکراوە لەلایەن وڵاتێنی کۆنەپەرستی منتیقەکەوە و خودی ئەمپریالیزمی ئەمریکاش ڕەنگە ئاگای لەم سەرکوت و ئەوە بێت، چونکە ئەم دۆشین و سەرەت و سامانی
ئەم وڵاتە لەلایەن ئەو وڵاتانەوە دیارە کەسانی وەکو ئەمانیان بۆ دەست ناکەوێت کە ڕعایەتی سەرۆت و سامانێ بکەن کە بەڕاستی بەس خەڵکی کوردستان لێ بێ بەشە. یعنی من یەکش بە تۆ دەڵێم، یعنی تۆ ئێمە لە وڵاتێکا دەژین حتا خودی پەرلەمانەکەیش ئەرزشتێکی نییە. ئەندام پەرلەمانێکی پارتیم پێ بڵێ ئاگای لە داهاتی نەوت بێ لە کوردستانە. ئەندام پەرلەمانێکم پێ بڵێ کە بزانێت سەرۆت و سامانەی وڵاتە چی لێ نەکات. فقط ئەوەیە بۆکو دیوەخانێکەوەی کە من هەمیشە تەئکیدم کردوێتەوە لەسەر ئەوەی کە دەبێتە چەترێک بۆ دەسەڵاتی سیاسی لە کوردستانە. فەرمووت چه هینێکیان کرد. نۆ ئەندام پەرلەمان تۆ شەرعەتت نێشتۆ تۆی تر حەسانت نێشتۆ تۆ لە ناو منانە هیچ ئەرزشێکت نەبینیەوە. ئەوەی کە لە بەغای بینین جەماعەتی سەدر دەڕوات پەرلەمان دەگرێت، یعنی کەوا بوو نەخەڵک ئەم سیستەم و دەسەڵاتی پێقوو بڵە و نەخۆشیان اعتیباریان بۆ تۆ. ئەگەر اعتیباریان بۆ داتە چۆن دەبێت کەسێک کە خۆی هەڵبژاردەوە بۆ پۆستی کاگرێبار خۆی هەڵبژاردەوە بۆ پۆستی سەرۆکایەتی جمهوری بیگریت. ئاخرەمە تۆ یعنی ئەمە هیچ شتێک لە کوردستانە نەماوە. شکۆی کوردستانی چی؟ اعتیباری کوردستانی چی؟ کۆمەڵێ ئۆلیگارشی فەرهودی بەڕاستی دەستیان خستە قوتی خەڵک و هیچ حەلێکی نییە بەڕاستی ئەوەی کە باسی ئەو وڵاتانە دەکەن کە شمولی ئەوانان دەبێت دیس هەر هەڵماڵێن، یعنی ئەبێ ئەمان ئەم دەسەڵاتە بێ بڕوات و بۆ ئەمە بەسش بەڕاستی ئەبێ ئێمە دەرس و نەخشی خۆمان ئیتر لەمەوە لە خۆپیشاندانەکانە بە ئاراستەیەکی تر بگۆڕین. یعنی تۆ گەر من یەک نمونە بۆ تۆ دێنمەوە لە حیزبی بەعز دیکتاتۆر و وحشیتر هەبوو لە منتیقەکە، بەڵام کاتێک کە خەڵک لە شوراکانە لە ساڵی 1990 لە گەڕەکەکانە لە شێمحێدین، لە بەکرەجۆ، لە خەبات، لە تەواوی منتیقەکان لە سەرچنار کاتێک کە هاتە دەرەوە دەسەڵات شپرز بوو. ئێمەش دەوێت بەڕاستی بیلەوە بکەینەوە کە خەڵک بۆ ڕابێنین لە گەڕەکان و شوێنەکانی خۆیانە ئەمانە خۆیان ڕێکخراوە بەسیج بکەین. بۆیە ئەم شێوازی خۆپیشاندان و ناڕەزایەتی ئەمە دەلالەت لەوە دەکات کە دەبێت تەحەولی پێ بکەین، دەبێت بیگۆڕین و دەبێت ئەم شێوازی اعتراز و ناڕەزایەتی کە ئێستا لە 30 ساڵی ڕەبەقەیە من لەگەڵ هەموو ناڕەزایەتی و اعتراز دەکەم ئەگەر دوو کەسیش بێ قسەم لەسەرەوە نییە، بەڵام ئەبێت بۆ ئەوەی تەئسیراتی کولی بینکەین ئەوانەی بەڕاستی دەیانەوێت ئاڵوگۆڕ لە کوردستانە دروست ببێ فقط ئەوەیە دەبێت خەڵک دەخالەتگەر بکەین. ئێمە لە 1970مان هەیە ناڕازیە لە ماڵ و دانیشتووە. ئەم لە 1970 چۆن ڕێکخراو دەکەیت، چۆن دەتوانیت بێنتە سەرجادە. ئەوش فقط ئەوەیە بەڕاستی بە میکانیزمێکە کە من تاکید دەکەمەوە لە نەوەتەکانە لە تەواوی شار و شارچکانترا لە گەڕەکانە هاتە ناو سنتەری شارەکان. ئێمە ئیتر ناوێ بچینە ناو سنتەرێک بە هێزێکی ئەمنی زەبەلاح بێ دەور و پشتت بگرێ باشە و دوای ئەوە سەرکوتی ئەم حرەکە بکە. یعنی تۆ سێری کە سەدر بەچی گرێوی بردوتەوە لەبەر ئەوەی تەنزیماتێکی بەرفراوانی عەقیدەیی کۆنەپەرستیە دیارەخۆ ڕێکخراوێکی کۆنەپەرستە ئەویش تەنزیمی کردووە لە شار و شارچکانە. بۆیە ئێمەش دەبێت تر دەست بۆ ئەمە بەرین. شێوازی خۆپیشان و اعتراز ناڕازەتی لە کوردستانە ئەبێت لە بەیانی و دەستی بۆ بەرین، ئەبێت بیگۆڕین. ئەم شێوازە ئیتر بە کەڵکمان نایەت. ئەم شێوازە ناتوانێت جواب بەخواستی خەڵک باتەوە. بۆیە تەنها شتێک ئەوەیە ئێمە بێت حتا ئەگەر پەرلەمان لە شێوازەکە ئەگەر بتوانرایە خوان ئەگەر شەرعەتیان پێ بە شوێنی ئاڵوگۆڕ وایە شوێنی ئەو بە لە 20 داخوازەکانی خەڵکیشی ئەگەر مەسەر بکردایە ئێستا خەڵکی کوردستان خۆپیشاندان و ناڕەزایەتی نەکرد. بەڵام معلومە کە ناتوانێت بەس یعنی حەودانە حملەی حەودان پرۆسەی ئینتیخابەیی لە کوردستانە بووە. باشە کاک نەوزەت هەر عەفوکە هەر بەم جملە تەواو بکەم لە خزمەتام هەر کابینەیەک لە دوا کابینەکان ژیانی خەڵک خراپتر بووە باشتر نەبووە. بۆیە خەڵک هیچ ئومێدێکی پێی نەماوە. ئەبێ ئێمە بیر لە میکانیزمێکی تر بکەین و ئێستا کاتێتی بەڕاستی من دایانجار لەم باشە کاک نەوزەت یعنی ئەگەر تومانە بەڵێ بینەوە سەر بابەتەکەی خۆمان کە ئەویش بابەتی دەستگیرکردنی هاوڵاتیانە لە پای بەشداریکردنیان لە خۆپیشانداندا. یعنی ئێمە نوێ نییە لە هەرێمی کوردستان، هەڵبەتە پێشتریش لە چەندین خۆپیشاندانی دیکەدا ئەمە دووبارە بۆتەوە ڕووی داوە. دەکرێت بڵین یعنی ئێستا دەستەی مافی مرۆڤ دەڵێت بە جولی بەرگی مەدەنیەوە بە ئۆتۆمبیلی مەدەنیەوە هاوڵاتی دەستگیر کراوە. یعنی ئەمە ڕەوشی دادگاکانی هەرێمی کوردستان، ڕەوشی یاسا لە هەرێمی کوردستان، دەستگا تەشریعیەکان ئەمانە ناخاتە نێژە نیشانی پرسیارەوە. یعنی بۆچی دەبێت هاوڵاتی بە جلوبەرگی مەدەنی و لەلایەن هێزی ئەمنی و بە جلوبەرگی مەدەنیەوە دەستگیر بکرێت؟
چیاخان دیارەمە ئەمە ئیشەکەمیان نییە یاعی مەبەسمەوەیە کە فراندنی خەڵکوانە یاعی نەبێ بە ئینێ بەڕاستی من لە ماڵی خوشتێک مادانیشتوم هاتوون دەڵم کو قراری حاکم دەڵێ سوکاتیش بە حاکم کرد بەرحەڵ ئەوە نەچین زۆر تەفاسیل و دەیان جاری ئەمە لە خۆپشاندانیونەکانە گیراوین بەبێ ئەوەی قرای دادگا هەبێ دواتریش بەرەو ڕووی دادگا دەکەن و ئیسەر ئەم مەسەلە و گاڵتەجاڕیەکە خۆی دەتفرێنێت ئەمە بەڕاستی ئەمە یاعی شتێک نەماوە بڵێ یاسا لە کوردستانە یاسا بەدەست دوو بنەماڵەوەیە یاسا لە کوردستانە ئێستا دوو بنەماڵە تەحکومی پێ دەکات هیچ شتێک نەماوە سەروەری چیشتی چی یاعی ئەوەی کە بینین خودی ئەمریکا و ئیمپریالیزمی عالەمی دنیا ئاگادارە لە حەفەی شواتە خەڵک کوژراوە ئەمانە 30 ساڵە خەڵکە فرێنن ڕۆژنامە نووس ئەکوژن باش یعنی بۆچی کۆمەڵگەی نێودەوڵەتی یعنی ئەو جەنابەت دەڵێ ئەمانە یعنی جەنابتان دەڵێن ئەمریکا ئاگادارە ینی دوور و نزیک لە ڕەنگە ئاگاداری ئەم دۆخەبێ و بە قسەی جەنابتان دەبینین کە کۆنسۆلگەری و باڵۆزی وڵاتان لەسەر دەستگیرکردنی وڵاتیان لە هەرێمی کوردستان هاتوونەتە دەنگ و ئیدانی دۆخەکە ئەکەن یعنی بەتەنها ئیدانەکردن کیفایەتە بەتەنها ئەوی لە دوورەوە تەماشاکەن بەسە بۆ ئەوەی کە دۆخەکە چارەسەر بێ بڕاستی ئێمە ئەبێ دوو هین بکەین هەر ئیدانەکردنێک بەرحاڵ ئێمە دەستخۆشی دەکەین هەر کەسی ئیدانەی بکە بەڵام ئەومان بیر نەچێ مەساڵحی ئەو وڵاتانەی کە ئێستا لە منتیقەکان و لێرەن مەساڵحیان گرێدراوە بەیەکەوە لەگەڵ ئەم دوو دەسەڵاتە چونکە ئەبینین ئەوەی کە بینین بە تاڵانبردنی 50 ساڵ لەگەڵ تورکیا عقدی کردووە یعنی ئەمە ئەبێ ئەیپارێزێت تورکیا ئەیپارێزێت 50 ساڵی تر تۆ نەوتی تۆ بە تاڵانە برێ دەیدزن یعنی ئەمە ئەزانی چۆنە ئەمان ئیدانەکردن ئێمە هیچ جواب بەوە ناداتەوە بەڕاستی بێ ئێمە ئەسڵی مەوزوعەکەمان ئەوەیە پشت بە ئیرادەی جەماوەری خەڵک بەسین پشت بە ئیرادەی جەماوەری خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە کوردستانە ببەسین ئەمەیە ئەتوانێ بەڕاستی ئەم وەسعەتە بگۆڕێک نەک ئەوان مەساڵحیان هەیە لە منتیقەکە بینیمان چەند ساڵە ئیدانەکردنەوەمان چی جوابی خەڵکی کوردستانی ئاوەتەوە چیان کرد ئەمان ساڵ بە ساڵ وەزعی ئێمە خراپترە بێ بۆ ئاگادار نین ئێمە مەعاشەکانمان ئەڕوا بۆ ئاگادار نین ئێمە 30 ساڵە کارەبامان چاک نییە بۆ ئاگادار نین ئەوان چه مەساحینێکیانێ لە مۆزوعە بەڵام ئەوەی کە دەست و پێ لەگەڵ ئەم مۆزعە نەرمەکە ئەوە خەڵکی زەحمەتکێش و خەڵکی کرێکارە لە کوردستانە ئەبێ بەڕاستی یەخۆی یەک دەستکە خۆی هینکە لە ناو خۆی ڕێکخراو بکە لە دژی ئەم دەسەڵاتە یعنی بەڕاستی ئەوەی کە ئەوان توانیوانە سەیتەرە بکەن بەسەر ئێمە ئەوەیە کە دەستیان گرتووە بە قووت و سەروەت و سامانی ئەم وڵاتە توانیوانە هێزێکی زەبەلاح چەکدار دروست بکەن لەسەر حسابی گیرفانی بەتاڵی خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە دژی خەڵک ئەمەیە مشکلەکە تۆ دەبێ ئەمە ڕێگری بۆ بکەی ئەم ڕێگرش بەڕاستی بە تەنزیمکردن نەکرێ یعنی لە دنیا ئەوەی کە من وتم ئەوەی کەوتم سەدر ئەمەی کردو ئەوی لە فلان شوێن وڵاتێک گینەکە بە تەنزیمکردنی خەڵک بەڕاستی دەسەڵات دەگۆڕێ نەک بە شتی پۆپۆلیسی و عاتفی یعنی ناکرێ بەڕاستی خۆ من لە هەمگەڵ هەموو خۆپشاندانەکەم بەڵام خۆپشاندانێک ئەگەر ڕێکخراو نەکرێ ئەو نەتیجەکەیەتی ڕۆژانەیە 600 کەسە گرێ دوای سار دەکرێتەوە فەتەیتی خەڵکێتەوە سەرجادە دەیگرێ ئەمانە هەمووی دووبارە بۆتەوە بۆ چۆن ئەبێ ئەمە دووبارە نەکەینەوە ئەبێ دراسەیەکی واقعی بکەین دراسەیە بکەین کە ئەم شێوازی خۆپشاندان ناڕزایەتیە لە کوردستانە ئەبێ بگۆڕێ باشە کاگنەوزات بڵێ یعنی دەبینین لە سەرەتای بانگێشەکردن بۆ ئەم خۆپشاندانەی بەبورە کە ئەنجامدرا لە هەرێمی کوردستان یعنی لە سەرەتاوە نەوەی نوێ وەکو جوڵانەوەیەک بانگێشەی بۆ ئەوە کرد کە خۆپشاندانی سەرتاسەری لە هەرێمی کوردستان ڕێک دەخات ینی وەکو حەزبێکی ئۆپۆزیسیۆنیش لە پەرلەمانی کوردستان داوای ئەمەی کرد بەڵام حەزبەکانی دیکەی ئۆپۆزیسیۆن لە دەرەوەی دەسەڵات کە لە پەرلەمان بە ئۆپۆزیسیۆن ناویان دەرکردووە یعنی بەدەم بانگەوازەکەەوە نەهاتن تەنانەت بەشداری خۆپشاندانەکانیشیان نەکرد و لەسەر ئەم دەستگیرکردن و لەسەر دەستگیرکردنی هاوڵاتیانی سیڤیل لە پای بەشداریکردنیان لە خۆپشاندانەکانی شەڵوێسێکی ئەو تۆیان نەبوو بۆچی؟ زانشی من بە دوو جان بیگرم چیاخانێکێک لەو شتانە یاعی ئەوەی دەیبینین دیارە من بۆ خۆم یان یەکێک بووم لەوانەیە کە من لەسەر مواضعەیە کە ڕەبتی بە هەڵبژاردن و خۆپشاندان بێ من بەڕاستی من بە حەلی چارەسەری نابینم ئەمە بەشێکی بڵین ئەو قەزەیە کە بەڕاستی من بۆ خۆم مەبدەئیەن لەگەڵ ئەوام کە لەگەڵ هەموو خواستەکانم بەڵام فقط خاڵێکە دەڵێ ئێمە دەبێت هەڵبژاردن شەرعێتی بێبین ئاخر هەڵبژاردنەوەی کە پێ دەڵێم خۆ سەدر 73 کورسی هێنا
نەیتوانی حکوومەت دروستکە کە زۆری نەبوو ئەوە بچوو پەرلەمانەکەی گرت یعنی قسەکە لەسەر ئەمەیە هەڵبژاردن لە عێراق و لە کوردستان چۆتە ژێر پرسیارەوە یعنی ئەمە بەشێکی بڵێن باڵێکی ئەترازەکە گەر بەشداری منە و بەشێکی تریش بەڕاستی ئەو ئۆپۆزیسیۆنێک تۆ باسەکە ئۆپۆزیسیۆنێکی شەرمنە هەر ئەیبینی قاچێکی لە دەسەڵاتە و قاچێکیشی لەناو خەڵکایە چ ئیسلامیەکانە چ گۆڕانە ئەوە تەکید من ئەمانە حتا شەرعەت و نیژەماوەری خۆشیان لەدەستداوە خۆی ئێمە ئەبینین بەڵام هەر هێزێکی تریش تەقلیدی ئەمانە بکە شانسی لەوان باشتر نابێ بۆیە قسەکە لەسەر ئەمەیە یعنی من ئەڵێم ئەگەر پەرلەمانێک بتوانێت خواستی خەڵک دابین بکە ئێمە بابێن لە ئێستەوە کاری بۆ بکەین و ئەمە شتێکی با بەڵام ئەمە بە تەجروبە گەشتین ئەمە تەواو فەشەلی هێناوە ئەبێ بیل لە میکانیزمێکی ئەوە بکەین ئێمە دەکرێت بەڕاستی مەجلسێکی حکومی خەڵک لە ناو شەقام دروست بکەین ئەتوانین نوێنەرە ئەتوانین کۆمیتە شۆڕژگێڕەکان دروست بکەین لە دەین ئەتوانین ڕقیبێک بین بە سەد ئەم دەسەڵاتەوە ئەوش بەڕاستی بە تەنزیمکردنە یعنی زین چۆن کە تۆ بە خەڵک دەڵی یەوەرە سەرجادە دێت بەڵام دوایی سەرنجامەکەی ئەوەیە ئەمە چۆن درێژە دەخایەنێ چۆن ئیدامە پێدەدرێ من ئەوەی کە تۆ باسی دەکەی بەشێکی ئەگەر بەشدار نەبوو بێ بەڕاستی تەواوی چەپ و کۆمونیستەکان و خەڵکی ناڕازی ترووانەیش ڕەتی ئەوەیە کە ئاسۆ ئامانجی ئەم حرەکەی نابەسی بەوەی کە بەیانی هەڵبژاردنێکی شەفاف لە کوردستانە بێ نییە مستەحیلاتە شتی وا نابێ و نایشبێ بۆی خەڵکی کوردستان ئاگادار بێ و بەشەکەی تریشی بەڕاستی ئەوەیە کە تاکیدم کردەوە ئەو هێزە ئۆپۆزیسیۆنە شەرمنە کە قاچێکی لە دەسەڵاتە و وەزیری و گزیر و ئەندام پەرلەمان و چییە و ساڵەهای ساڵە لەگەڵ ئەم دەسەڵاتە بەشدارە لە دزینی سەرۆت و سامانی کوردستان حتمما ئەوە بەشدار نابێت. بەڵێ من سواسی جەنابزارەکەم نەوزاد بابان ئەندامی ڕێکخراوی بەدیلی کۆمونیستی عێراق کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵمان بووی سپاس. زۆر سپاسانەکەم دەستی وەش خۆش بێ سپاسانەکەم.